ئەمڕۆ زانکۆی سلێمانی خۆی بە خۆشحاڵە زانێ کە بە هەموو لایەکی ڕاگەیەنێ کە ڕۆژی 28 و 29 مانگی 11 واتە ئەم مانگە لەژێر دروشمی زانکۆی سلێمانی مێژوویەک لە شکۆ ئایندەیەک لە داهێنان گەورەترین فیستیڤاڵ ساز دەکا بۆ یادی 50 ساڵەی دامەزراندنی زانکۆی سلێمانی کە بە یۆبێلی زێڕەی ناوبراوە لە لای هەموو لایەک ڕوونە کە زانکۆی سلێمانی یەکێکە لەو زانکۆیانەی کە خزمەتێکی زۆری لە بواری کوردایەتی و خزمەتی بە لە بواری زانست و هەروەها کوردایەتی خزمەت بە نەتەوەکەمان کردووە بۆیە ئەمڕۆ خۆمان بە خۆشحاڵە زانین ئێمە وەک لیژنەیە کە سەرپەرشتی ئەو کارە ئەکەین بتوانین فیستیڤاڵێکی هونەری و فیستیڤاڵێکی ڕۆشنبیری فیستیڤاڵێکی زانستی ساز بکەین لە ڕۆژی 28 و 29 مانگی 11دا. طبعاً چالاکیەکانی ئەم فیستیڤاڵە بریتیە بێ لە چالاکیەکان یەکەمیان ڕێزلێنانە لە 50 کەس لەو کەسانەی کە لە ماوەی ئەم 50 ساڵا خزمەتیان بە زانکۆی سلێمانی گەیاندووە و هەروەها کۆمەڵی چالاکی هونەری کە زیندووکردنەوەی ئەو یادەوەریە هونەریانەیە کە زانکۆی سلێمانی لە مێژووی خۆیان هەیبووە هەروەها چالاکی زانستی کە بریتی بۆ لە ئەنجامدانی چەند کۆنفرانسێکی لەو کۆنفرانسانە کە ئەمڕۆ لەسەر شاری سلێمانی بوو دەستی پێ کردووە لە ئێستاوە و ئەمانەوێ وەشتان بەبیر بێنینەوە کە ئەو دوو ڕۆژە دەوام لە زانکۆی سلێمانیە دەوام نابێت خوێندکاران مامۆستایان فەرمانبەران دەتوانن بەجلی کوردیەوە دەوام بکەن لە ڕۆژی 28 و 29 نەک دەوام بکەن واتە بەشداری ئەو چالاکیە زانستیە بکەن. ڕۆژی یەکەم تایبەتە بە میوانەکان و هەروەها بە مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانی زانکۆی سلێمانی ڕۆژی دووەم بۆ هەموو خەڵکەواتە هاتن بۆ هەموو کەسێکە.